قاسەی بەڕێوەبەرایەتیەک گسکی لێدرا و پارەکەی هەمووی دزرا. سەدان ملیۆن دیناری عێراقی لە داهاتی فەرمانگەیەک لەلایەن کارمەندێکەوە بردرا. لە سنووری پارێزگای سلێمانی بردننی پارە و داهاتی فەرمانگەکان دووبارە دەبێتەوە و ئەمین سندوق و ژمێریارەکان پارەی داهاتی فەرمانگەکانیان دەبەن و ڕوو لە دەرەوەی وڵات دەکەن. سەر لە بەیانی ئەمڕۆ دانیشتوانی ڕانیا بە هەواڵی دزینی پارەی داهاتی یەک هەفتەی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی ڕاپەڕین و گستک لێدانی قاسەی بەڕێوەبەرایەتیەکە خەبەریان بوویەوە. واگۆن بە دوواداشوونی بۆ کەیسی دزینی پارەی داهاتی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی ڕاپەڕین کرد و لە زاری چەند سەرچاوەیەکی ناو بەڕێوەبەرایەتیەکەوە زانیاری دەستکەوتووە کە کارمەندێکی بەشی ژمێریار هاتوچۆی ڕانیە و پارەی داهاتی ڕۆژانەی نزیکەی هەفتەیەکی فەرمانگەکانی بردووە کە زیاتر لە 750 ملیۆن دیناری عێراقیە دوای ئاشکرابوونی دزیەکە و دیارنەمانی پارەی فەرمانگەکە. ئەفسەری بەشی ژمێریاری بەڕێوەبەرایەتی هاتوچۆی ڕانیا دەستگیر کراوە و لێکۆڵینەوە لەگەڵیدا ئەنجام دەدرێت، بەڵام کارمەندەکەی بەشی ژمێریاری هاتوچۆی ڕانیا تا ئێستا دەستگیر نەکراوە. ئەو کارمەندە ژمارەی مۆبایلەکەی داخراوە و لە ڕۆژی پێنجشەممە و هیچ هەواڵێکی ئەو کارمەندە نازانرێت و پەیوەندی بە ئەرکەکەی خۆشی لەناو بەڕێوەبەرایەتی هاتوچۆی ڕانیەوە نەکردوێتەوە. بەپێی ئەو زانیارانەی لەناو هاتوچۆی ڕانیەوە بە دەستگای میدیایی واگۆندراون، دەستگیرکردنی ئەو ئەفسەرە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە کارمەندی بەشەکەی لە دزیەکەوە تێوەگلاوە. حەسەن بەکر بەڕێوەبەری هاتوچۆی ڕانیا ڕایگەیاندووە ئەو کارمەندەی بەشی ژمێریاری کە هەفتانە پارەی داهاتی فەرمانگەکە بۆ بانق دەگوازێتەوە نەهاتووە بۆ دەوام. دیار نییە ئەو کارمەندەی بەشی ژمێریاری پارەکەی دزیوە یان نە. ئەو قسانەی و بەڕێوەبەری هاتوچۆی ڕاپەڕین لە کاتێکدایە ئەو کەسەی تۆمەتبارە بە دزینی پارەی داهاتی بەڕێوەبەرایەتیەکە ناوی لای دەستگای میدیایی واگۆن پارێزراوە. لەسەر ئەو ڕووداوە وتەپێژی پۆلیسی ڕاپەڕین ئاماژە بۆ ئەوە دەکات لێکۆڵینەوەکانیان دەستپێکردووە و وردبینی لەو پارانەدا دەکرێت کە ئەو کارمەندە هەفتانە بۆ بانکەکانی ڕانیا گواستوونیەوە.